الحمد لله وكفى والصلاة والسلام على محمد المصطفى وعلى آله وصحبه ومن استنى بسنته واقتفى أثره إلى يوم اللقاء. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. لدرس رابردو باسي بشكاني فرمودمان كرد، يعني چەند زۆر فرمودمان هەیە لە دير يكم ما مستاي بريس فرمي وذي من أقسام الحديث عدة وكل واحد أتى وحده. دواتر فرمي أولها الصحيح وهو ما اتصل إسناده ولم يشذ أو يعل، يرويه عدل ضابط عن مثله معتمد في ضبطه ونقله. يكم بشي فرمودا وتمان فرمودي الصحيحة. صحيح لتسوى هاتوا لصحة وهاتوا واتا هيت بهێزیەکی تێدانیە وەکو مرۆڤ کە نەخۆش دەبی بێهێز دەبی. یعنی ئەوە لە زمانی عەرەبی پێی دەگوترێ ئیستیعارە، یعنی وشەیەکی دەینی لە شوێنێک بەکاری دەینی بۆ معنایەک کە هەمان معنای وشە حەقیقیەکەی دەینی. یعنی مەجاز و حەقیقیمان هەیە، وشەی مەجازمان و وشەی حەقیقیمان هەیە. خۆی لە حەقیقەتدا کە دەڵێن صحیحە واتە نەخۆشیەکی ئەو تۆی نییە، یاخود بێهێز نییە. ئەکرەمەکم الله هێز و دەڵێن لە کوردەوە دەڵێن تێر و تەواوە، یعنی هەم برسی نییە هەم لاشەشی تەواوە. جا دەفەرمێ حەدیثی صحیح چییە؟ وتمان 5 مەرجی سەرەکی هەیە، بەڵام ئێستا مەرجێکیان بۆ زیاد کردو، ئەویش باز دەکەین. یەکەم شت ئەوەیە کە ئیتیصال و سەنەد دەبێت سەنەدەکەی نەپچڕابی. زنجیرەی ڕاویەکانی، زنجیرەی ئەوانەی فەرمودەیەکەیان جێراوەتەوە عن فلان عن فلان عن فلان سمعت أن فلانا يقول سمع حتى كوتاي نابي تاكو دقات رسول الله عليه الصلاة والسلام. أما هيتس بتراني چي تدابي لقل بترانك نابي يكيك للراوية كان يك لا شتكاني تدابي كزاناني فرمودة باسيان كرديا. جا زاناني فرمودة باسيان كرديا كا أو كابرا چي عدل بي و كابرا چي جێسی قەومتمانە بی لە ناو خەڵکی و هەندێک لە بابەتەکانی ترکە بە زەمن دەگۆڕێ. یعنی هەندێک لە زانایان حتا ئەگەر کەسێک لەسەر جادا یاخود لە شوێنێک دەفەرمون کە تەطفیفی بالحبەتی وەسرقەتی باقەتی من البەقلی، یعنی وەکو برەی گورە بە ڕۆژە دەفرۆشێ دنکەچی دەبا دەیخوا لە ناو خەڵکی. ئەوە گوتویەتیان لەبەر ئەوەی ئێعتیبارەکی لە بۆ شخصیەتی خۆی دانەنا لۆیە دەکرێت ئەو کەسە لەلایانی فەرمودە و جێڕانەوەش خەلەلی هەبی. یعنی حیسابی هەموو شتەکانیان کردو. حتا ئەگەر ڕاویەک وەکو دەڵێ خەوی لێکردبی لە کاتی جێڕانەوەی فەرمودە، یعنی ئەم خەولێکت نیان ئەم بۆرژانیان حیسابی بۆ کردووە، زۆر ورد بووینە. بۆیە نابێ ئیسنادەکەی پچڕانی تێدابێ لەلایەن ڕاویەکان و ئەوانەی فەرمودەکانیان جێڕاوەتەوە. وەلەم یەشوذ ئەو یوعەل، ئەوەی دووەم باسی چ دەکا؟ باسی شاذ دەکا لەگە عەدالەت. گوتمان شاذ ئەوەی ڕیزپەر لە ڕیز دەرچووبی، عەفوەن ئەوی دیش باسی عیلەت دەکا. جا عیلەتەکە چ عیلەتێک بێ؟ زانایان دەفەرمێ عیلەتون قادحە، واتە عیلەتێکی ناشیرین بێ کە ببێتە هۆی فەرمودەکە لاواز بکە. زانایان فەرمێتیان بۆ نمونەیەک لە عیلەتی ناشرین لە فەرمودەی هەبێ، جا عیلەتمان هەیە لە چییە؟ لە سەنەدا، هەمانە لە مەتنە. لە فەرمودەی معەل و ئەوانە دەینە سەری بە تەفاسیلی، بەڵام ئێرە بە کورتێکی باز دەکەین. یعنی دەڵێن ئەگەر هات و کەسەکە ئیتیهام دەکرا بە کەذیب، یعنی دەیانگوت ئەو کەسە لێی دەوەشێتەوە درۆی کردبی لە فەرمودەکە، نەک مەشهورە بە کەذیب. ئەوەی مەشهورە جیاوازە، ئەوە فەرمودەی لێ وەرناگیرێ. بەڵام دەکرێت زۆر جار ئەمە بە چ دروست دەبێ؟ بەهۆی ناوەکان تێکەڵ دەبێ، یاخود شەیخەکەی بە شێوازێک کە دەڵێن لەوانەیە لە شێخەکەی وەگربی، شێخەکەش ئەو سیقە و متمانەی لەلایەن زانایان نییە، بۆیە ئەم هۆکارانە هەیە لە شوێنی خۆی دەینە سەر. شاذیش ئەوەیە کەسێکمان هەیە فەرمودەیەکی جێڕاوەتەوە، بەڵام لە شوێنێکی تر فەرمودەکە
بە خەڵکانێک جێدراوەتەوە کە لەو کەسەی یاخود لەو مەجموعە ڕاویەی جێگای ثیقە و متمانە زیاترن. ئەمە گوتمان یان لێرە بوویان لە شوێنیشی تر بووە. ئێستا دەین لە ضەبت و عەدالەتی زیاتر باز دەکەین. ضەبت و عەدالەت دوو شتی نیسبین، واتە ڕێژەیین. بۆیە کە ڕێژەیین دەکرێت کەسێکیان لە کەسێکیان جێی متمانەی زیاتر بی لەلایەن زانایان، کەسێکیان لە کەسێکیان زیاتر جێگای باوەڕی زانایان بی. بۆیە دەڵێ ئیسنادەکەی نابێ نە شاذ بێ واتە جیاواز بێ لە خەڵکەکی تر یاخود جیاوازیەکی تێدا هەبێ، ئەو یعل یاخود عیلەتێکی تێدا هەبێ، یەڕویه عەدل ضابط عن مثله. دەبێ ئەوەی دەیجێڕێتەوە دوو مەرجی سەرەکی دیشی ترمان هەیە، ئەویش عەدل لەگەڵ ضەبتی. عەدل معنای پێناسەی چێ؟ زانایان دەفەرمون عەدل پێناسەی ئەوێ ئیعطاء كل ذي حق حقه. عەدل ئەوەیە ئەتوو مافی هەر یەکێک وەکو پێویستە مافەکەی بیدەیێ. ئێستا ئێمە هەر وەکو لەطیفەیەک بەعام خەڵکیمە لە نێوان مساوات و لە نێوان عەدل کە فەرقێکی جەوهەریان هەیە خەڵک تێکەڵی کردووە. مامۆستایەک جێڕایەوە گوتی پیاوە کات دیارە ئیشی ئەوە بووە دەچووە بەغدایە باری دەینا و دەهاتەوە. ماشەڵڵا دیارە سیارەکی باش بە و خانی خۆی هەبوو هەبوون بۆ ئەوە چەند منداڵی بڵێ کوڕەکانی ژنی بۆ هێنانە کچەکانی هاوسەری لەگەڵ کردوون، بەڵام لەوێ بە ئافرەتەکی ئاشنا بۆ گوتی مێردت پێ دەکەم و بیکە دووەم. ئەویش دیارە لە ماڵی قسەی کردیە و کەشفی کردی ئەوانە لێ نەگەڕاینە. هات بوو گوتبی هات مامۆستایەکە گوتی ئەگەر ئەمن بەبێی ماڵێ ئەوە بکەم ژنی بینم دروستە مامۆستا وەڵڵاهی وەبیللاهی وەتیللاهی ئەو های گوتبوو. یعنی دیار و فەقیری دەیگوت زۆر پەرۆش بوو. گوتی وەڵڵاهی چیلۆ تەماتە چیلۆ خێزان بکڕم چیلۆی دەکڕم، مەبەستی خێزانی یەکەم بوو. مامۆستاش گوتی ئاخە لە ئیسلامەتی واتە عەدالەت ناکە، یعنیەت و مادەم ئەوە ئێستا سێچاکیژی لەگەڵ مایە کوڕەکی لەگەڵ مایە ئەوەی کە دەینی هیچ منداڵی نییە بێوە ژنە، عەدالەت ئەوە نییە تو چیلۆ تەماتە چیلۆی بە چیلۆ تەماتە چیلۆی بی. نە ئەو لەوانەیە پێویستی بە 3 چیلۆ تەماتەی بێ، ئەوە پێویستی بە نیو چیلۆ تەماتەی بێ. وتی مامۆستا ئەوەش دەکەم. ئەو زەلۆیە زۆر خەڵک دەبینی کە دەڵێ عەدالەت یەکەو سەر فکری لە بۆ چ دەچی؟ لە بۆ مساوات. نە عەدالەت جودایە. عەدالەت واتە تو دەبی مافی هەر یەکێکیان لە قەدەر و ئەندازەی خۆی بە پێویستی خۆی. ئەو جە بۆ زانایان وتوێتیان ئەو کەسەی کە فەرمودەکان دەجێڕێت دەبی عەدالەتی هەبی، بە تایبەتی ئەو مافانەی کە لەلایەن ڕەب العالەمین لە سەریتی ئەرکەکانی جێبەجێکردبی بە ئەندازەی هێز و توانای. و دەبێت لە نێوان خەڵکیش یعنی قەرزاری خەڵکی نەبی یاخود پارەی خەڵکی نەخواردبی یاخود مافی خەڵکی لەکن نەبی بە شێوازێک لە شێوازەکان فەرمویان ئەوە عەدالەتە. والله أعلم لدرسي يكمش باس ماكر كدلين عدالة مبستمان أونية أو كسا فريشتا بيتن شكو دجا السنة كان دلين أنقو دلين عدالة ها وزانا دلي أو آية ياخد باسي جيان نامي دين لجيان نامي زارج لقل خيزاني طلاق دا ياخد أوي كردوا دلين أنقو أو الراويتان هنا أو راوية لكن أو زاناي أوي راست الراوية كا لكن زانايا لواني معتبر نبي بلام كالالان زوريني زانايا معتبر بو ئیش بە زۆری نەکە دەکرێت لەوانەیە زانایان دەفەرمون ئەوە پێی ڕانەگەیاندرابێ یاخود لی تێکەڵ بووبێ یاخود شێوازێک شتێک هەیە ئەوانیش بەشەرن بۆیە گوتوێتی ئەو لە لای من عەدالەت نییە یاخود منهەجیان جیاوازە. مناهج المحدثین باسێکی زۆر وردی زانستی فەرمودەیە یعنی پێشەوا بوخاری ڕەزا و ڕەحمەتی خوا لەسەر بێ منهەجی تۆزێک جیاواز بووە لە پێشەوا ئیمامی مسلم، ئیمامی مسلم لە ئیمامی ترمذی، ئیمامی ترمذی لە ئیمامی ئەحمەد، ئیمامی ئەحمەد لە ئیمامی شافعی. یعنی لەو شتانە وەرگرتنی فەرمودە لە کەسێک کە چۆنە چۆن نییە جیاوازیان هەبووە، بەڵام فی کولن بەگشتی هەمویان ئەوانیان ڕەچاو کردیە ئەو 5 مەرجیان ڕەچاو کردیە کە دەبێ بەڕاستی حەدیثەکە شاد نەبێ عیلەتێکی قادحی تێدا نەبێ و ئەو کەسەی دەجێڕێتەوە دەبێ عەدالەت بێ وەکو باسمان کرد عەدالەتەکە نسبیە واتە مافی خەڵکی نەخواردبی و مافی ڕەب العالەمینیشی پارێزگاری لێ کرد. یعنی زانایان دەفەرمون لە بینی عەدالەت چەیە؟ لە بینی سەدق کذبە وەنیە لە بینی کوفریش ئیمانە. ئەدی لە بینی عەدالەت دەرین لە بینی عەدالەت فیسقە
یعنی گوناهێکی کردووە جارێک لێ بەدەر بووە ئەگە گوناهی گەورەت بەڵام بەردەوام نەبووە گوناهی بچووکی هەبووە بەڵام لەسەر گوناهە بچووکەکان بەردەوام نەبووە دەفەرمون ئەوە تقریبا پێناسەی عەدالەتیشە. ضابط وهاتە ئەو کەسە ضەبتی هەبێ. دا ضەبتیش زانیان دەفەرمون دوو جۆرە. ضەبتێکمان هەیە حیفظ و دەرخە، پێی دەوترێ الضەبت في الصدور، یعنی ئەو کەسە کە هاتوو فەرمودەیەکت لێ پرسیەوە پرسیارت لێ کرد یاخود داوات لێ کرد لەبەر لۆت بڵێ بتوانی فەرمودەکەت لە بۆ بڵێتەوە، بەڵام دیسان دەڵێن ئەوە مانایوان نییە فەرمودەکەت لۆ بڵێ بە کامل وشەوە هیچ هەڵەیەکی نەکە. نا لە دە فەرمودەیەکە هەڵەیەکی شکرد لە 100 فەرمودەی 2 هەڵە 3 هەڵەشی کرد ئەوە لێیان قبول کردیە. بەڵام مهم ئەوەیە بزانی ئەو فەرمودەی جێراوێتیەوە وەری گرتووە چۆن دەیجێڕیتەوە لە بەری بێ. شێوازێکی تر لە ضەبت ئەوەیە کە فی السطور، یعنی هەندێک لە محەدیثەکان لە ڕاوی حەدیثەکان فەرمودەکانیان نووسیوەتەوە، یعنی ئەگەر هات و خوێندیەوە یاخود ئەم پەرتووکەی بە مناوەلە ئاوە دا کەسەکی وتی ئەجەستوکە فيما هذا الكتاب أن تروي عني كل مروياتي، ئەمن ئینجازەم بەتوودا کە ئەوە لەنا ئەو پەرتووکەمە هەمووی تۆ ڕیوایەتی حەدیثەکان بکەی و بە سەنەدی خۆت لەبەر ئەوەی کاتی خۆی ڕاویەکان بە تایبەتی شێخەکی زۆر پلەپای بەرز بێتن زۆر تەقوای هەبێتن گەڕاون هەروەکو بەرەکەتێک حتا چ بێ ناویان لە سەنەدەکەی هەبێ، بەڵام دوای ئەوەی کە حەدیث تەدوین کراو دوای ئەوەی کە زۆر نووسرایەوە ئەمانە ئێستا وەکو تەبەڕوکێک ئەتو دەڵێ ئەم سەنەدی ئەو حەدیثەم هەیە دەگەڕێتەوە لە بۆ ڕەسوول الله عەلەیهی السەڵات وەسەلام. ئەجینا لە سەنەدەکەی ئەتۆ هەرچەندی خراپبی هەرچەندی باشبی هیچ لە سەنەدی حەدیثەکە ناگۆڕێ. هەر ئەوەشە ئێمە دەڵێن ئەوانەی دەڵێن حەدیثی متەواتر و حەدیثی ئاحاد دەڵێن جیاوازی هەیە لە شوێنی خۆی باسی دەکەین دەڵێن هەردووچیان لە ئیشپێکردنا یەکن لەبەرەوەی حەدیثێک سەرەتا ئاحاد بە دواتر بوویتە متەواتر. ئەگا تو بڵێ هەرچی حەدیثی متەواترە قبول دەکەم دابێ هەندێک حەدیثەیە سەرەتا ئاحاد بوو یەک کەس جێڕاوێتەوە دوایە سەنەدی بۆ دروست بووە بوویتە متەواتر، ئەو لە شوێنی خۆی باسی دەکەن ئینشاءڵڵا. مهم ضەبتی فی الصدور واتە ئەو نووسینەوەی کردوویەتی لێ بزانی و بزانێ بیخوێنێتەوە بزانی چی ڕیوایەت کردووە لە چی لە پەرتووکەکەی کە لە لایتی. پرسیارە چی بکەین؟ عەدل و ضەبت هەردووچی لە ڕاویەکەدا مەرجە، جیاوازیەکی وردیان هەیە چێ بۆی چووە. گوتمان عەدل ئەوەیە کابرا مافی خەڵکی بدا و مافی خەڵکی نەخوا، مافی ڕەب العالەمین بە ئەندازە هێز و توانای. و ضەبتیش ئەوەیە کە کابرا ضەبتی هەبێ لە حیفظ و لە نووسین و لەو جۆرە شتانە. چ جیاوازیەک دەبینن؟ جیاوازیان هەیە؟ نا عدلەکە ئەدی ضەبتەکە ئەکرەمەکە الله، یعنی سیر کە زانایان حیسابی ئەو شتەیان کردووە کە ئینسانی لەسەر خەڵق بووە و زانانی ئەو شتش حیسابی ئەو شتەشیان کردووە کە پەیوەندیە بە دینی و بە دینداری بمانە پەیوەندیشی بەوەی هەیە کە کابرا بەدەست دێنی. یعنی ئێستا زۆر کەسەیە حتا ئێوارە یعنی شت لەبەر دەکا بۆ بەیانی لە بیری دەچیتەوە، بەڵام لەلایانی تەقوا و لە خواترسیش زۆر کەسێکی متەقی و لە خواترس. بەڵام کەسیش هەیە دەبینی کەسێکی ئەکرەمەکم الله فاسق منافق ئەوەیە کە دەبین لە بۆ حیفظیش دەڕاخە لۆ زانایان وتوێتیان دەبێت تەوافقێک هەبی لە بینە ئەوانە بینی خۆی و خوددا ڕەب العالەمین کە زیاتر پەیوەستە بە وازیعە دینیەکەی ئەوەی تر زیاتر پەیوەستە بەلایەنە مکتەسەبەکە و مرۆڤایەتیەکەی کە لەسەری خلق کراوە دەبی ئەو دوانە هەردووچی تێدا بێ. کەواتە منهەجی زانایانی محەدیثین و فەرمودەناس چییە؟ عەقلیە. بۆیە کە دژە سوننەکان دەڵێن کاکە ئەنگۆ ئێوە محەدیثەکان فەرمودەناسەکان هاتوون مجموعەیەک خەڵق عەقلی خۆیان بەکارهێناوە منهەجێکیان داناوە، ئێستا ئەمەش عەقڵمان هەیە دەبی بین منهەجەکەی
دەستکاری بکەین و گۆڕانکاری تێدا بکەین و لەبەرەوەی ئەوان ئەویان نەزانی ئەوان نەزانی. نا ئەوان ئەوەندە وردەکاریان تێدا کردووە، ئەوەندە وردەکاریان تێدا کورە مەجاریان بۆ ئێمە نەهێشتەوە، ئێمە جارێکی تر دواتر ئەوان لە خەڵکەکە نزیک بوون کە فەرمودەیان جێڕاوەتەوە. دوای ئەو هەموو ساڵە ئەو هەموو قەرنە ئەمن چۆن کەسێکی بناسم کە لە سەردەمی پێشەوا بوخاری ڕزا و ڕەحمەتی خوا لەسەری پێشەوا بوخاری فەیس تو فەیس، یعنی ڕوو بە ڕوو دیتیوەتی یاخود هەناسەی لەگەڵ تێکەڵ بووە لە وڵاتیوی ژیاوە و خەڵکێکی زۆر ناوی بیستووە. ئێستان بەستە پەرتوچی دەیناس جیاواز نییە. لەیس المعاین کەمەن ئەخبەر، ئەتوو کە شتێک دەبینی وەکو ئەوەی وانە کە خەبەرت پێدەدا. بۆیە ئەمە جیاوازیەکەیە. بەڵێ فەرمودەناسان مەناهیجی فەرمودەناسان منهەجی زانستی فەرمودە بە عەقڵ دامەزراوە، بەڵام عەقڵێک مستەنەدەکەی لە بۆ شەرعە، لە بۆ قورئان و سوننەیە، نەک عەقڵێکی مجەڕەد، عەقڵێکی صرف، عەقڵێکی جاهیلانە. ئەکرەمەکم الله. بۆیە دەڵێ دەبێ ئەوانە هەمویان لە دوای یەک بجێڕنەوە بە عەدالەت و ضەبتی هەبی معتەمەد فی ضەبتی وەنەقلیه، و کابراش جێگای ئیعتیماد و جێگای ثیقە و متمانەی زانایان بی کە فەرمودەکەی دەجێڕێتەوە. چ لە کاتی وەرگرتنی ئەمە دەرسێکمان هەیە پێی دەوتری لە زانستی فەرمودە طرق تحمل الحديث وأدائه، ڕێگاکانی وەرگرتنی فەرمودە و ڕێگاکانی دانەوەی فەرمودە. لە هەموویان گرنگتر ئەوەیە دەڵێ ڕەئەیت و یان سەمیعت، یعنی دیتم یاخود جێم لێبوو. ئەوزە دواتر قەڕەئت، دواتر دەرێ قوڕیئە عەلەیە، بەسەرە مندا خوێندراوە، دوایە مناوەلە، دوایە ویجادە، دوایە وەسیە، دوایە کتابە. ئەوانە هەموویان زۆرێکن کە فەرمودە دەستا و دەست بۆ ئێمە گواستراوەتەوە، یاخود جیلن عن جیل بۆ ئێمە گواستراوەتەوە. ئەوە بە کورتی پێناسەی ئەو پێنج مەرجەی کە لە چه هاتووە؟ لە حەدیثی صحیح هاتووە. اتصال الإسناد، نابي غير شاذ ولا معل، ضبط الرواة، عدالة الرواة، أو بينزا. ئێستا زانایان شتێکی تریان بۆ زیاد کردووە، پێی دەگوترێ الاعتضاد، یعنی پاڵپشتی، یاخود وەکو بڵێ هێز و توانایەک دەبەخشێتە حەدیثەکەی. ئەوە چییە؟ ئەوە هەندێک ئاعتیباراتمان هەیە، هەندێک قەرائینمان هەیە، هەندێک شەواهیدمان هەیە، هەندێک متابعاتمان هەیە، هەندێک شتی ترمان هەیە لە سیڕەی داهاتووە، بەڵام بە مەنهەجی زانایانی فەرمودە تێنەپەڕیوە. بۆیە زانایان وتوێتیان ئەمە ئەگەر بێ و ئەسڵێکی هەبێتن لە شەرع، ئەوە ئەم فەرمودێ با لە سەنەدێکیشی ضعفێکی تێدابی یاخود ئینقیتاعی تێدابی، فەرمیانە ئەمە وەردەگیرێ، بە تایبەتی لە چێ؟ لە سیڕە، بە تایبەتی لە فەضائیل الأعمال، کە لە حەدیثی ضعیف ئەو کاتی دەینە سەری ئینشاءالله زیاتری لێ باز دەکەین. کەواتە ئێستا ئەگەر بڵێن حەدیثێک ناوی لێنراوە حەدیثی صحیح، باشترین پەرتوچیش لە بۆ حەدیثی صحیح چێن دەرە؟ چ پەرتوکەکە؟ صحیحی بوخاری و صحیحی مسلم. و ئەوانی تریش بە دەرەجە دوو بە دەرەجە سێ و ئەوانە صحیح ابن خزەیمە و مسند ئیمامی ئەحمەد و مستەدرەکی حاکم و ئەوانە هەموو تێیاندا هەیە. بەڵام بە پلەی یەکەم کە زۆرترین حەدیثی صحیحی تێدابی بوخاریە، دوای مسلمە، دوای دێتە خوار، کە زانایان ئەو تەرتیبەیان بۆ داناوە: سنەنی ئەبی داود، سنەنی ترمذی، سنەنی نەسائی، ئەوجە سنەنی ئیبن ماجە. ئەوها بە تەرتیب دایانناوە هەر شەشیان. یەک جیاوازی لێرە کردو لە بینی وەکو دەڵێ شاذ و عیلە، بەس ئەوە ئینشاءالله لە شوێنی خۆی باز دەکەین. زانایان هاتوون لە وردەکاری زانستی فەرمودە چیان کردووە؟ وتوویەتیان حەدیثی صحیح لذاتیهمان هەیە، صحیح لغەیریهمان هەیە. جیاوازیەکەیان چییە؟ جیاوازیەکەن ئەوەیە حەدیثێکمان هەیە هەموو ڕاویەکانی 1 2 3 4 7 10 هەتا ئاخری تاکو دەگاتەوە ڕەسوول الله عليه الصلاة والسلام، هەموویان لە ئەعلا مستەوای ثقە و متمانەی زانایانن. ئەو شانەی
لعلم جرح وتعديل باس كلاوة ثبت ثقة ثقة ثبت ثبت ثقة صدوق أما أنا باس كلاوة همو أو صفتان للراوية كان داهاتوا أو حديثة بيدا قوتري ببلي كما بيدا قوتري حديثة صحيحة لخدي خوي أما بلا بندة ترمان هي لا درجات حديثي صحيح ببلي كم متفق عليه واتا بخاري مسلم هردو كان اتفاقا لسر حديثة كي كرديا ببلي دوم أوي بخاري بتنيا جراويتيوا ببلي سيم أوي إمام مسلم جراويته ببلي سالم ما رواه الشيخان يعني هردو كان روايات يعني كردو بس رواياتك كان زياوازة أو زاد دواء على شرطهما دواء على شرط بخاري دواء على شرطهما على شرط بخاري على شرط مسلم أو بس لو بالتان تيكل نبي أو يكلا ترتيبات كانوا بلبندي فرمودنا سانة بو ورقرتني فرمودا استعمد لين حديثي صحيح حديثي حسن حديثي ضعيف أوش بلبندي تشترى بلام أو بلبندي شان كردوها بو هيزو قوتي حديثة كان بو يكلا زانان عفوا لزانا كان وتويتيان بشك من هي بيدا قلت صحيح لغيره واتا ببلي كم ناي بلام دل اتواني برين ببلي دوام دي اما شتيا اويك حديثك يكراوي لحديث الصحيح كي توزيك وكو راوية كاني ترنية دراوي من هي هرديان وتمان بو زياتر نزيق بونو يفكروا تيجيشني ايوه هرديان بكالوريوسيان هي يعني برين بلا بندي دنيا حسابكين بلام حديثي شي ترمان هي عينا دراوية ياخذ زياتر ياخذ كم ترى بلام يكل الراوية كان شهادة مع هذه هي يعني دبلوم بيدونيا شهادة دبلوم مع هذه هي أود زانيان وتويتيان أو حديثي كم حديث صحيح لذاته هي أو يدوم صحيح لغيره هي بلام دبي لشويني تشتر أم حديثة أم راوية تدانا بي الراوية تشتري تداها بي كوكو أو راويانا بي ياخذ بوجهه تشتر جرابته عينا حديثك بلام حديثك وكو حديثي بهيزة يعني وردكاريت شي بتسوشي تداها بلام زانايان هاتوونە چیان کردووە ئەو وردەکاریشان باس کردووە جەبەرەوە چییە لە لێکۆڵینەوەی ورد لە فەرمودەکان دۆزیوەتیانەوە ئەوەیە وردەکاری زانانی فەرمودەناس ئەوەیە پێی دەگوترێ ئەسەبر وەتەقسیم ئەوەندە لە سەرخۆ بوونە ئەوەندە بەڕێک و پێچی لێکۆڵینەوەیان کردووە بۆیە ئەمە ئەوەش دووبارە دەکەینەوە و ئێوەش دەبی بە خەڵکێکی تر و بە چا دەوروبەری خۆتان بڵێن ئەو تەقسیماتەی زانایانی فەرمودە کەوتوێتیان ئەوە صحیحە أو لغيره أو لذاته أو حسنة لغيرها لذاته أو ضعيفة لدواء ضعيف مرسلة منقطعة معنعنة مؤننة أمانة همويان كاريان بيدكري لشويني خوي بلام أم مصطلحانا أم زاراوانا زاناني فرمودناس للاني علمي دايناوا بود زياكردنوي أم فرمودية مرتبة أم فرمودية أما يعني كقتمان حديثك ضعيفة يكوسر بديواري دانادين بداخل ولا بر أوي بعام يعني لمدارس كانوا لا حجروا وكدلي تتشو أو شويناني ك زانست كاني اللي خويندرا علومي شرعي كم تر برجاونا سر زانستي فرمودلوي استا هالهمو خلشي شتيك من هي بونمونا أجر بلين پێناسەی سنە لەلایەن ئوسوولیەکان چییە؟ دەڵێن ما يثاب على فعله ولا يعاقب على تركه دەڵێ ئەتوو ئەگەر بیکەی خێرت دەگاتێ بەڵام ئەگەر وازی لێبینی سزا و عیقابت لەسەر نیواتە گونەهبار نابی سنە هەمووی ئاوایە نا ئەوانیش مەبەستیان بەشێکی سنەوە بەڵام لەبەر ئەوە ئێمە زیاتر ئوسوول مان خوێندیە هەر بە کەسێکی برێ کاکەوە سنەتە زۆر بە ئیعتیادی
نەبارانە دەڵێ کاکە ئەگەکردم خێرم دەگاتێ گەنم کرد گوناهم ناگاتی وەچ لە دەرسەکانی تریش باسم کرد بران ئێستا بەڕاستی جێبەجێکردنی شەعائیرەکان و عیبادەت و بەندایەتیەکان دەبێ بەڕاستی وەلا و بەڕائی تێکەڵکەین ئەجینا نەهێزمان دەبی نە ئەو لەزەتەش لێ دەکەین وەکو سەحابە و تابعی لەزەتیان لێ کردی ئەوەی منیش مەبەستمە سوننەش دەبی وا لێ بکەین سوننە ئەگەر بەو شێوازەی جێبەجێ نەکەین کە خەڵکانێک بە هەموو شێوازێک دژایەتی سوننە دەکەن دژایەتی فەرمودەکانی ڕەسوول الله دەکەن عەلەیهی سڵات وسەلام ئەمیش وەکو وەڵام دانەوەیەک سەرەتا یاخود وەکو نزیکەکم لە ڕەسوول الله عەلەیهی سڵات وسەلام وەکو بەدەست هێنانی ئەجر و پاداشتێکی زۆر نەیکەم دەڵێم نا سوننەیە وازی لێبینن مامۆستایەک شتێکی جوانی نووسی بگوت یەک لە جیاوازیەکان لە نێوان ئێمە و سەحابە سەبارەت بە تەعامل و هەڵس و کەوتمان لەگەڵ سوننە ئەو جیاوازیە چییە؟ ئەوان کە دەیانگۆ سوننەتە جێبەجێیان دەکرد بەڵام ئێمە کە دەڕێن سوننەتە وازی لێ دەینین دەیفەرموو ئەو جیاوازیەمان هەیە حتا ئەو جیاوازیەش تێنەپەڕین وەکووان نەبین نە بۆ خۆشمان ئیستیفادەمان دەبێ نە دەوروبەرەکەشمان ئیستیفادەمان لێ دەکەن ئەوە تەجروبەیە چەندان زانا باسییان کردووە و هەر بۆ خۆشی مادام ڕەسوول الله ئەو ڕەحمەت و بەرەکەت و میهرەبانیات و جێبەجێکردنی سونەتەکانی یەقینت بێ بەرەکەت داوێتە عیلمت داوێتە عەمەلت داوێتە عومرت داوێتە ژیانت داوێتە کوڕ داوێتە هەموو شتەکان بەرەکەتدار دەبی بەهۆی سونەتی ڕەسوول الله عەلەیهی سڵات وسەلام بۆیە ئەوان هاتوونە زۆر بە وردی باسییان کردووە وێنەی یاخود برێ میثال لە بۆ حەدیثی صحیح لذاته حديثكي بيشوا بخاري كم حديث أم حديثه إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى إلى آخر حديثك كطبعا أو حديثك جامع مانعة يعني حديثك هرتي وشتي زوانا لخوي كوكردو توا هرتي شتي نابدزيو أو لخوي دور قسطيتوا بلان بداخوا للان إيما للان هندك داعي بان خوازا كان ديرم حديث خبري آحادا واتە ئیشی پێ ناکرێ بنچینەی هەموو کردەوەکانیشمانە إنما الأعمال بالنيات يعني لسر كري زوي نيمانا إنما أداة حصر قصرة نيمانا كردويك بك إلا نيتك تيا أو بشيكم بشي دوم وإنما لكل امرئ ما نوى إن خيرا فخيرا إن شرا فشرا ئەگەر بە خێر نیەتەکەت هەبی خێر ئەجر پاداش وەردەگری ئەگەر بە شەڕیش بی بە شەڕ ئەجر پاداش وەردەگری بۆیە نییە لەسەر کوڕەی زەوی بڵێ کەسێک ئیشێک دەکا نیەتی نییە ئیلا نیەتێکی هەیە وەنیەت مەحیلها القەلب شوێنەکەی دڵە بۆیە بە زبان نایەوێ وباسش ما كنت ما صحيح لغيره تيا أو فرمودية كراوية كي توزيك وهي فرمودة كشتيا أبي هريرة دجالت السنن الترمذي ذاته فرمي رسول الله فرميتي عليه الصلاة والسلام لولا أن أشق على أمتي لأمرتهم بالسواك عند كل صلاة ده فرمي أجر قرص نبا لسر أمتكم فرمانم بيدا كردن لكن همون ويجيك لبيش همون ويجيك سواك بكن أم فرمودية لسنن الترمذي دهاتوا بيشوا ابن الصلاح الشهر الزوري رضا ورحمة الله عليه ده فرمي يكلك لو أنا فرمودي جراوة الراوية كان نبي محمدي كري عمري كري علقمية من المشهورين بالصدق والصيانة ده فرمي أو كابريا مشهورة ناوبانجي درك دولا ناو زانيان كأو كابريا كسيتي راستقويا عدالتكي والصيانة كسيتي شضبتو زي جيربوني حديث كاني باس كردوا لكن لم يكن من أهل الإتقان بلام تيا زور كسيتي كارامة نبوة لا ورقرتني فرمودكان ودانوي فرمودكان أو كسا محمدي كري عمري كري علقمة دل فحديثه من هذه الجهة حسن ده فرمودكي لم شوازة دلين فرمودية شي حسنة مادام قلتمان توزيك للراوية كاني تر مرتبة دابز ياخد بلو باي دابزي آوي لدي
بلام فلما انضم إلى ذلك كونه روي من وجه آخر صار صحيح لغيره. أجر أن فرمودي لشوين يشتر جرايوا أو فرمودة كي ترجع صحيح لذاته أو بصحيح لغيره دميني. أم فرموديش لشيء تريشاتو لتس فرمودي لتس لولا أن أشق على أمتي لأمرتهم بالسواك لتس برتوكي تري فرمودة هاتوا ها أو بيز قالوا يتزاروا بيش ملاي مكان لتشيش هاتوا لصحيح بخاري هاتوا في أعلى درجة الصحة كوات الزانان وتويتيان ما دام للصحيح بخاري دا هاتوا دلين أوي صحيح بخاري صحيح لذاته أوي سنن ترمذي صحيح سنن ترمذي تكناوي جامع عشاء صحيح جامع ترمذي دلين أو صحيح لغيره بزانا أو وردكاري زاناني فرمودناس أو سا هندێکی برین هەندێک خۆیان بە عالمیش دەزانن دێن دووبارە دەڵێن وەڵا ئەمە حەدیثی ئیشی لەسەر دەکەین تا چەندە صحیحە تا چەندە ضعیف یعنی ئەوان ئەو وردەکاریان کردی ئەو وردەکاری لە چێن دەرپێ دەکرێت تازە کودەیان دۆزیەوە هەردوو چیشیان ئیشیان پێ دەکرێوانە هەردوو حەدیثەکەش ئیشیان پێ دەکرێت بۆیە وتوێتیان کاکە لە دوای صحیح بوخاری و مسلیم کتابەکانی سونەنە بەڵام جیاوازیەکەی چییە لەوانەیە پێشەوا بوخاری ئەم فەرمودەیەی لە بابێکی باس کردبی پێشەوا ترمذی لە بابێکی تر باسی کردووە ئەوە وردەکاری شێواز و منهەجی زانایانە دەیان ڕێژتووە لكن پێشەوا صحیح بوخاری محەممەدی کوڕی عەمری کوڕی عەلقەمە لە مەشهورەکانە بەڵام لەبەرەوەی ئیتقانێکی تەواو نییە یان لەوانەیە لە زەمەنی پێشەوا بوخاری نەژیابی فەرمودەکەی لێ وەرنەگرتیە چۆ فەرمودەکەی لە کەسێکی تر وەرگرتووە کەواتە ئەمە کە دەڵێن ئەوە کتوبی ستەیە هەمویان لە یەک مەرتەبەینە کە دەرێن ئەوە صحیحە ئەوە صحیح لذاتی و لغیره بەس مصطلحێکی زانایانی فەرمودەیە بۆ ئەوەی فەرمودەکە ڕابگیرێ ئەوەی مامۆستاش باسی کرد بڵێ لە صحیح بوخاری بە زیادەوەش هاتیە لولا أن أشق على أمتي لأمرتم بالسواك مع كل وضوء دەفەرمێ لەگەڵ هەر دەست نوێژێک ئەمرم پێدەکردن کە چ بکەن سیواک بکەن بەڵام ئەم فەرمودەی صحیح بوخاری پلەکەی معلقە بەڵام زانایان هاتون وتیان معلقیش لە صحیح بوخاری هەر بە صحیح حسابە بە پلەی یەکەم دێتن ئەو سەدوا دێتە سونەن و ئەمانە کەواتە ئەمەیە وردەکاری زانایان کەوتوێن بەڵێک بەشێکشمان هەیە پێی دەوترێت صحیح لغیره صحیح لذاتی ئەوەش وای کردووە بەشەکانی فەرمودە لە هەندێک زانا لە هەندێک زانا زیاتر بی ئێستا ئەم بە ڕێزەی ئەمە لە خزمەتینە مامۆستای بەیقۆنی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بی گۆڕی پڕ نور بێ ئەوە توێتی 34 بەشە بەڵام گوتمان پێشەوای ابن سەلاح فەرمووتی 63 بەشە ئاوا جیاوازیان کردەوە ئەوان گوتیان صحیح یەکە ئەوان نەگوتیان صحیح دووە حەسەنیەکە حەسەن دووە ئاوا ئەو شێوازە جیاوازیان هەبوو ئەوە بە کورتی سەبارەت بە حەدیثی صحیح دێنە سەر حەدیثی حەسەن مامۆستای پایبەرز دەفەرمێ والحەسەن المعروف طرقا وغدت رجاله لا كالصحيح اشتهرت دەفەرمێ مستەڵحێکی ترمان هەیە بەشێکی ترمان هەیە لە فەرمودە پێی دەگوترێت چێ پێی دەگوترێت فەرمودەکی حەسەنە جا ئەو وشەی حەدیث حەسەن ئایا ئەم حەسەنە سەرەتا لەسەر زاری مبارەکی کامە فەرمودە ناس هەڵیداوە زیاتر زانایەکان لەسەر ئەو ڕەئیەینە کە لەسەر زاری پێشەوە ترمذی هەڵیداوە خوای گەورە ئەو مرتبە و گەورەی بەوی بەخشیوە وتوێتی حەدیث حەسەن صحیح حەدیث حەسەن غەریب ئەو حەسەنەی باس کردیە زانایان هاتنی لێ کۆڵنیان کردی وتیان مستەڵەحێکە بۆ خۆشی کتابەکێ بە ناوێ عیلەل کە ئیبن ڕەجەبی حەنبەلی ڕەزا و ڕەحمەتی خوا لەسەر بێ شەرحی کردووە هەر باسی ئەو باسانەی کە فەرمودە و زانستی فەرمودە و ڕاوی و سەنەد و ئەمانەی کردووە بۆیە زانایان دەفەرمون هەندێک دەفەرمون نا پێشیویش هەبووە بەڵام وەڵڵاهو ئەعلەم زیاتر لەسەر ئەو ڕەئیەینە کە
زیاتر ئیمامی ترمذی ئەم فەرمودەی باس کردووە. جا لێرە مامۆستای بەڕێز دەفەرمێ بەشێکی تر لە زانستی فەرمودە یاخود لە جۆرەکانی فەرمودە پێی دەگوترێ حەسەن. الله أكبر الله أكبر. دەڵێ ئەم حەسەنە چیە؟ ئەلمەعروفی طرقا وغەدەت. دەڵێ ئەم حەدیثەیە کە چییە؟ کە ڕێگاکانی مەخرەجەکانی زۆرن. بڵاو بوویتەوە زۆر مەخرەجی هەیە، زۆر ڕێگای هەیە. ئەمە وتمان زۆرینەی حەدیثەکان یان زۆری ژمارە حەدیثەکان بە چ دەزانین؟ نا ئەوەی مسنەدی ئیمامی ئەحمەدیشم باس کرد کە وتم ئەو کابرایە شەحڕوور کە ڕەخنەی لە فەرمودەکانی زۆری فەرمودەکان گرتی لە یادتان نمایە یان باسم نەکردیە. شەحڕوور مردیە لله عليه ما يستحق. ئەوەی شاوێتی رب العالمین لەگەڵی بکات چونکە خەڵکەکی زۆری بەهۆی عەقلانیەت و معاسەرە و سەردەمیانە و عەسرانی و نازام ئەوانە لە خشتە برد. هەمووش بەواستەی عەقلە کورتەکەی و عەقلە ئەوەکەی مجەڕەدەکەی. حتا زۆر کەسی یعنی کە بەخۆی بە ڕۆشنبیر دەزانی بە داعی بانخوازی ئیسلامی دەزانی حتا ئێستا لە کوردستانیش تەبەنی فکرەکەی دەکەن پێیان وایە کە قسەکانی ڕاستە بەس قسەکانی هەمووی عەقلانیە هەمووش وەڵامی هەیە. حتا من بەستم بوو لە دکتۆرایەکەشم مناقەشەی ئەو پەرتوکەی بکەم کە باسی السنة الرسولية والسنة المحمدية يعني دەڵێ هەندێک سنەتێ تایبەتە بە ڕەسوول الله هەندێک تایبەتە بە ڕیسالەکەی جیاوازی. لەوێ چی کردیە؟ دەڵێ کاکە وەرە با ئەمە سەرژمێریە چی بکەین؟ ئەنگۆ ناڵێن 28,000 هەندێک دەڵێن هەندێک دەڵێن 40,000 عدد و ژمارەی ئەو فەرمودانەیە کە لە مسنەدی ئیمامی ئەحمەد هەیە. دەڵێن ناڵێن ئەوەندە حەدیثە هەیە وەلا لەگەڵ ژیانی ڕەسوول الله بەراوردی بکەین مقارنەی بکەین. ڕەسوول الله ئەوەندە ژیایە ئەوەندە جەنجی کردیە ئەوەندە کردی هەمووی لێک داوەتەوە هاتووە بەرامبەرەکەشی ئەوەندە حەدیثە هەیە یعنی ڕەسوول الله ئاوای کردووە ڕەسوول الله هەموو کاتەچی هیچ قسەی نەکردووە ئیلا دانیشتووە فەرمودەی جێراوەتەوە. ئەو چا دەبێتە چەند؟ 28,000 فەرمودە. ئەوە تەبعەن جاهیلە یاخود خۆی بە ئەکرەمەکوم الله جێل کردووە ئەگەنە ئەبسەت ئەبجەدیەتی زانستی فەرمودە ئەوێت کاکە ئەمە کە دەڵێن ئەوەندە حەدیثەوە تا ڕێگایەکانی طرقی حەدیث. ئێستا من ئەوە بۆ خوێندو ئەو حەدیثە هەر لە لای ئێمە بە دیار کە چەند ڕێگای هەیە؟ 2 ڕێگای هەیە. ڕێگایەک لە سەحیح بوخاری هاتووە ڕێگایەک لە سنەن ترمذی داهاتووە. بڕۆ بگەڕێ 10 ڕێگای دیش دەدۆزیەوە. یعنی ئێستا ئەم فەرمودە چی بۆ ئێوە دەجێڕمەوە؟ ئێوە هەر کەسە سەنەدی خۆتان داوێنە سەر فەرمودەکەی دەبێتە چەند فەرمودە؟ بە ژمارەی فەرمودەکان. بۆیە حتا زۆرینەی جێڕانەوەی فەرمودەکانی پێشەوە ئەبوو هوڕەیرەش ئەوە هۆکارەکەی بووە. زۆر سەحابە جێیان لێگرتووە و زۆر تابعیش جێڕاویەتیانەوە بۆیە وای کردووە فەرمودەکانی زیاد بێ. ئەگەنا ئەبی هوڕەیرەش هەر کەمێک فەرمودەی جێڕاوەتەوە لە ڕەسوول الله عليه الصلاة والسلام ئەویتر هەموو سەنەدی خۆی لەگەڵ داناوە. سەنەدی تابعیەک سەحابەیەک لەگەڵ هاتووە حتا بۆتە ئەم سەنەدە و زۆرە ئەم هەموو فەرمودە ئاخری هەگەڕاوەتەوە سەر چێ پێشی ڕەسوول الله گەڕاوەتە سەر ئەبی هوڕەیرە. زانیان وتوێتیان ئەم حەدیثەی ئەبی هوڕەیرەیە حسابیان نەکردووە کە ئەمن جێڕاومەتەوە 10 کەسی تر لەبینی من و ئەبی هوڕەیرە هەیە سەنەدی من حساب بکەن. نەوتوێتیان ئەبی هوڕەیرە جێڕاویەتەوە. بۆ تایبەت ئێستا مسنەدی ئیمامی ئەحمەد تەرتیبەکە و دانانەکەی لەسەر چییە؟ لەسەر خولەفای ڕاشیدینە. ئەوجە دوایە هاتووتە سەر عەشەڕەی مبەشەرە ئەوجە هاتووتە سەر زۆرترین ڕاوی حەدیثەکانیان کردیە ئاوا ڕیوایەتی کردو. یعنی سەنەدی حەدیثەکەی گەڕاوەتەوە سەر چی ئەوی حساب کردووە. لۆیە ئەو بەستە زمانە چی کردووە دەڵێ ئەوەندە حەدیثە ئەوەندە نازانی ئەمە دەڵێن 28,000 حەدیثە لەوانەیە هەمووی تەریقەکانی لێ بکەوە لەوانەیە 10,000 حەدیث نەمینێ لەوانەیە 5,000 حەدیث نەمینێ بەس ڕێگایەکانی زۆرە و تکراریشی لەگەڵە. هەندێک جار زانایان ئەثەریشیان ئەثەری تابعیەکی یان سەحابیەکی ئەویشیان ناو لێ ناوە حەدیث بۆیە زیادی کردووە. جا لێرە مامۆستای بەڕێز دەفەرمێ حەدیثی حەسەن ئەوەیە کە ڕێگایەکانی وەکو بەیانی ڕووناکە ڕێگایەکانی زۆرە بەڵام ڕیجالوه لا کەالصەحیح اشتهرت پیاوەکانی وەکو فەرمودەی حەدیثی صەحیح
زۆر ناودار نین، زۆر مەشهور نین، زۆر لەلایەن زانایانی فەرموودە جێگەی ئیعتیماد نین، یاخود جوانترە بڵێن ئیتیفاقێکی زۆرینەیان لەسەر نییە کە ئەمە فەرمودەی لێ وەردەگیرێ یاخود فەرمودەی لێ وەرناگیرێ. چونکە ئەوانیش ئیتیفاقیان هەیە زانانی فەرمودەناسی، ینی ئەگەر دا زانای علەمای جەڕح و تعدیلمان هەبی دەزانە. بۆ نمونە ئیمامی ئەحمەد، پێشەوا بوخاری، پێشەوا موسلیم، ترمذی، یحیای کوڕی مەعین، یحیای کوڕی سەعیدی قەتان، ئیمامی دارەقوتنی، ئەگە داماننا ئەوانە 8 کەسن، هەر 8یان چنە شارەزایەکی تەواویان لە عیلمی ڕیجال و جەڕح و تعدیل هەیە. ئەگەر لەو 8 6یان وتیان ئەو ڕاویە سەحیحە، ئەو ڕاویە سادقە، ئیشی پێدەکرێ، با دووەکەی تریش بڵێن قسەیان لەسەربی، بەس نابی ئەوانیش بڵێن درۆزنەیان درۆی کردووە. بەڵام ئەدی ئەگەر 3یان وتیان 5یان وتیان ئەو زانیان دەفەرمون نە هەنجی سقوط دەکە. جا دەڵێ حەدیثی حەسەن ئەوەی ڕیجالەکانی ئەوەیە، بەڵام لەلایەن ئەو هەموو فەرمودەناسانە وەکو بڵێ متمانەی کاملیان پێ نیە، یاخود بێ نەگەیشتونە مەرتەبەی بەڕێز. کەواتە جیاوازی چێ لەگەر حەدیثی صحیح؟ جیاوازی ئەوەیە ئیعتیماد دەکرێتە سەر ڕاوی حەدیثەکان. باش ئەگەر دژە سوننەکان ڕەخنەیان گرت و شوبهەیان کرد، گوتیان زانایانی فەرموودە زیاتر گرنگی بە سەنەد و ڕیجال دەدەن، یعنی زیاتر لەو بازنەی دەسوڕێنەوە. ئێوە وەڵامتان چییە؟ ڕاستە؟ ئێستا کە تێبینی بکەن ئەمە ئەوەندەی باسمان کرد، حەدیثی صحیح گوتمان چەند مەرجی تێدایە؟ 5، مەرجەکیشمان بۆ زیاد کرد 6. ئێستاوە حەدیثی حەسەنیش هەر باسی ڕیجاله لا كالصحيح اشتهرت، هەر باسی سەنەدی حەدیثە. ئایا ڕاستە یان ڕاست نییە؟ چکە ئەمە گوتمان فەرموودە لە چەند بەشی پێکاتوە؟ ئیسناد و مەتن. ئەکرەمەکە الله، ئیسنادەکە چییە؟ سلسلەی ڕواتە، سلسلەی ئەوانەیە زنجیرەی ئەوانەیە حەدیثەکەیان جێڕاوەتەوە. مەتنەکە چییە؟ قولی ڕەسوول الله عليه الصلاة والسلام. ئەوەی تازە زۆر ئیشمان لەسەر کردو هەتا ئێستا هەر لەسەر سەنەدی بووینە. ئەگەر کەسێک پرسیارێکەوە کرد، طبعاً ئەوە یەکێکە لە ڕەخنەکانیان و لە شوبهەکانیان، کو وەڵامیان بدەینەوە. ڕاستە زانانی فەرموودە زیاتر گرنگی بە سەنەد دەدەن؟ مەترسێن، با هەڵەش بی مەترسێن. ئەوە بەڵێ. نانا ئەوە باسی صفەتی ئەوەکان ناکەن، بەس لۆ ئەمە زیاتر قسەمان لەسەر چییە؟ لەسەر سەنەدی حەدیثەکەی، لەسەر ڕیجالەکانە، لەسەر یعنی لای تو زیاتر ڕاویەکان گرنگترە. قسەی بکەن برا، مەترسێن. یعنی چی لەوە دەچیا؟ من پرسیارەکەم تێگەیشتن؟ مەفهومە؟ لۆ زانایانی فەرموودەنا زۆر گرنگیان بە سەنەدی حەدیثەکان داوە، یعنی وتوێتیان ئەو کابرایە مەقبول نییە، بۆ کەمتر قسەیان لەسەر چ کردووە؟ لەسەر مەتنی حەدیثەکەی. وایە وان نییە؟ دلیل نقل دەکە. ئێمە بەسمێ یعنی ڕاستە ئەو قسەیە؟ ئەو قسەی ڕاستە کە زانانی فەرموودە زیاتر گرنگیان بە سەنەدی حەدیثی داوە نەوەک مەتنی؟ ڕاستە، ڕاستە، تەواوە. گیان هەردووچیان مەرج. طبعاً بەنیسبەی 175 ڕاستە. بەڵێ
زانانی فرمودەناس زۆر گرنجیان بە سەنەد داوە، بەڵام ئەوەی ناڕاستە تو بڵێ هەموو هەوڵ و کۆشەکان بەس بۆ سەنەد بووە. لە مەتنیش هەوڵیان داوە، چیان لە مەتنی کردیە؟ چی دی؟ چەند کەس کتابی یعنی لەبەرەیان یعنی بزانی کتابە کە دەربارەی سەنەدە باس لە سەنەدی دەکا نەک لە مەتنی. چەند پەرتووکمان هەیە؟ سەنەد وتمان عیلمی ڕیجالە، ئەم با دووسەیەکتان لێ بڵێم. ئەوەی میزان الاعتدال إمام الذهبي، تاريخ الإسلام إمام الذهبي، تهذيب الرجال، تهذيب الكمال في أسماء الرجال إمام مزي، تسيتر ابن حجر عسقلاني أوانا هميان مجموعية زورن تنجيتان ليبو أنجو لنا خلطي ونيا بلام تنتان جيل الصحيح بخاري ومسلم وابوه وانيا لەبەر ئەوەیش ئەو شتەکە عیلمیە، بەڵام ئەویتر ژیاتر فقهیە، بۆیە زانایانی فەرمودەناس گرنگیان بە مەتنەکەش داوە، خزمەتی مەتنەکەشیان کردووە، بەڵام سەرەتا زیاتر خزمەتی سەنەدەکەیان کردووە بۆ ئەوەی سەنەدەکە جێگیر بێ. ئەگە سەنەدەکە جێگیر نەبی مەتنەکە ئیشی پێ ناکرێ. لەبەرەوەی ئەمە کە گوتیان ئەوە ڕیجالەکانی درۆزن و ئەوەنە کەواتە چیان کردووە؟ بوختانیە بەزای ڕەسوول الله هەڵبەستاوە. لۆیە زیاتر گرنگیان بەوە داوە بەڵێ ڕاستە نسبەی 170 165 106 بەڵام لایانی مەتنیشیان لۆیە ئێستا جیاوازیەک لە نێوان فەتح الباری لەگەر شەرحی ئیبن بەطاڵی چییە؟ ئەو زیاتر گرنگی بەلایانی ڕیجال داوە، بەس فەتح الباری گرنگی بەلایانی ڕیجالیش داوە، بەلایانی فقهی حەدیثەکەش داوە. بڕواتە بی لە کۆتایی حەدیثەکان پێشەوە ئیبن حەجەری عەسقەلانی فەوائید الحەدیثی هەیە، يعني باشترين پەرتووکە ئەتوو لە فقهی حەدیثەکەی بگەڕێ بدۆزیەوە بچی لە فەتح الباری لە کۆتایی حەدیثەکان دەڕێ فەوائید هذا الحديث فلان 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 چەند شتی باز دەکە. يعني بەس سەیریکە ئەوجە زانانیش دەفەرمون صحیحی فەتح الباری ناوی لێنایە فەتح الباری شەرح صحیح البخاری، بەڵام شەرحی کتوبی تسعەیە نەک شەرحی بە صحیحی بخاری، شەرحی هەموو پەرتووکەکانیتە، سنەنی مسنەد ئیمامی ئەحمەد، سنەنی ابن دارمی، سنەنی ئەویتر ابن حیبان و ئەمانە دەڵێن ئەوانەی هەموو تێدایە چونکە هەموو ڕیوایەتەکان دەینیتەوە. پەرتووکەچی ئەوەندە گرنگ و ئەوەندە مهمە. لۆیە زانایان وتوێتیان چێ؟ لا هجرة بعد الفتح. ئەوە لە چ شتێکی وتراوە؟ لە فەتحی مەکەی دوای ئەوەی فەتحی مەکە کرا فەرمیان تەواو تازە هیجرەت نەما، چونکە مەکەش بۆ دارالئیسلام وانە ئەتوو لە دارالکوفر دەچێت دارالئیسلام لەوە هیجرەت و ئەمانە، بەڵام ئەو نەما. ئەوجە زانیان ئەو شیان لەو چ بەکارهێناوە؟ وتوێتیان فەتح الباریش ئەوەندەی فەتحی مەکە ڕێز و ئەوەی گەورەی هەیە، بۆیە وتوێتیان لە دوای چوویە فەتح الباری هیجرەت مەکە لەو کتابەچی تر، ئەوەندە پەرتووکێکی نایابە. بۆیە زانایانی فەرمودەناس ڕاستە ئەمە کە دێین باسی ئەوەندە زانستی فەرمودە دەکەین بڵێ زۆر گرنگیان بە چ داوە؟ بە ڕیجالی سەنەدی حەدیثەکە داوە، بەڵام لایانی مەتنیشیان ئەدی ئەو هەموو شەرحی حەدیثەیان لە چێ هیناوە؟ ئەو هەموو فقهی حەدیثیان لە چێ هیناوە؟ ئەو هەموو فقهی شەریعەتیان لە چێ هیناوە؟ هەمویان لە خودی فەرمودەکان وەرگرتووە. بەس وەکو وتمان باسمان کرد بڵێ تا ڕادەیەک 170 160 65 زیاتر کەمتر بەڵێ قسەکەیان ڕاستە، زانایانی فەرمودە زیاتر گرنجیان بە سەنەد داوە، ئەمە بە شانازیەوە دەڵێن بەڵێ لەبەرەوەی ئەوە شتێکی عەقڵانی و واقعی و منطقیە. تۆ چ دەکەی؟ سەرەتا پەرژینی ئاردەکەی دەکەی، دواتر زەویەکەی دەچێنی بۆ ئەوەی چ پارێزگاری لە چ بکەی لە بەروبوومەکەی بکەی. ئەوانیش تەشبیه نەبی وشتویەتیان سیاجی فەرمودەکە بپارێزن بۆ ئەوەی سیراجی کەلیمەکان بەدەر بکەوی. بۆیە ئەمە ڕاستە، بەڵام لەو لاشەوە لۆیە کە دەڵێ سیر کە ئەوهم پەرتوکیان هەیە زۆرە، ئەم نیوەم زیاتر لەبەر نییە، گەنە هەمویان هەیەە. یعنی ئیمامی الذهبی هەیەی، ئیمامی ابن حەجەری عەسقەلانی هەیەی، صحیحی بوخاری، تاریخی کەبیر و تاریخی سەغیری پێشی بوخاری بنووسی نووسیەتی
بە هەزارەها ڕاوی تێدایە کە پێشەوە بوخاری باسی کردووە. ئیمامی ترمذی عینەن ئیمامی صحیحی مسلم مقدمەکەی هەموو باسی زانستی فەرمودەیە کردێ. لۆیە بەڵێ ئەوە ڕاستە زانستی فەرمودە لەلایەن زانایان زیاتر گرنگیان بە سەنەد داوە، بەڵام ئەوەشیان فەرامۆش نەکردووە و گرنگیان پێداوە. بە لێرە دەوەستین ئینشاءالله بۆ دەستی داهاتوو. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك.